بەفرەکەی من دەبای ئێچی بکەم بەفرەکەی خۆم تەواو بوو ئێ بۆ پێوەی بن نابێ ماری گیان بیدە بە من باشە هەموو جارێ دایە سالی یارمەتی دەدام بەڵێ دەبێ ئێستا خات و سالی چی بکات تەواو بوونە ڕازاندنەوەی دارەکە ها پێم بڵێن ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونە خوشکەکەم ئێمێلیا شەرمەزاریە ئاوهادا بمێنی لە کاتێکدا کە ئێمە هەمومان خۆمان ئامادە دەکەین بۆ یادی لەدایک بوون خوشکەکەم ئێمێلیا وا هەز دەکەم تەمەنم هەمووی بەلاش ڕۆیشتا هەتایە وا چاکە یەکێکی تر بێتە بەڕێوبەری ئەم قوتابخانەیە چی دەڵێ زۆر بەداخەوە کە سالیمان لە دەستدا کە میراتگیریکانی ئەڵماسەکان بوو بەڵام ئەوەوە ناگەێنێت کە قوتابخانەکەمان کۆتایی پێهات ئەمە بیرکردنەوەیەکی هەڵەیە خوشکم دەی هەستە دەی فەرموو خان مەکەم پیاوەکەی دراوسێمان و پارێزەرەکەی هاتوون و دەیانەوێت زوو ئێوە ببینن دەیەوێت سەبارەت بە قوتابخانەکەمان لەگەڵت بدوێ بەڵێ ئەیمێلیا من دەترسم لەوانەیە شکایەتی لێمان کرد بێت بە هەرحاڵ دەبێ بچین بزانین بۆچی هاتووە تا بیبینین من کریسفۆردم پارێزەر کارمایکڵ منیش ئیمیلیام خاتو سالی ئەمە گەورەیە بۆ تۆ کە هاتووی بۆ ئێرە چەند خۆشحاڵم زۆر سپاس خاتو ئیمیلیا لە ڕاستیدا لەسەر پێشنیازی خات و سالی دەمەوێت شتێکتان پێڕابگەێنم لێرەوە تکایە چەند جوانە تەماشای قاپوتەکەی کەن باشە پێم بڵێ دەبێ بۆ هات بێتە ئێرە ها لەوانەیە هاتە بێ ئەم قوتابخانەی لە خاتومێشم بکرێتەوە تاوەکو تۆڵی خۆی لێ بکاتەوە چ دەڵێ؟ چی؟ یارمەتی پێشکەشی ئەم قوتابخانەی دەکەی؟ بەڵێ خات و مێنشن ئەمە ئارەزووی خات و سالیە بەڕێز کارمایکل بەڵێ ئەوە چەچی باقی ناوەندیە بڕی 100,000 جونەیە 100,000 جونەی خوشکەکەم تۆ سەلامەتی چاکەکەمان لێ وەردەگری بە دڵنیاییەوە بەڕێز کریسفۆرد وانییە خوشکەکەم من خۆشحاڵم بە هەرحاڵ خات و سالی چەنداواکاریەکی دیکەی هەیە باشە بە هەرچیەکی دەوێت داوا بکات ئەیوانە؟ بەڵێ زۆر باشە ئێمێلیا دەربارەی ڤیکێ خان مەکەم زوو بەڕاکەن زوو بن ڤیکی بەڵێ فەرموو خاتو ئیمیلیا
مەترسە ڤیکی، سامانێکی زۆر بەڕێوەیە بۆ تۆ. بەڵێ ها چی سامان؟ بەڵێ ئێستا دەچیە ماڵی دراوسێکەمان بەڕێز کریسفۆرد بۆ ئەوەی تۆ ببیتە چاودێری سالی. بەڵێ ئەوە تۆ بەڕاستیتە؟ ها ڤیکی ها خارمەکەم من زۆر دڵخۆشم، چەند بیری تۆم دەکرد. خانمەکەم جلەکانت چەند جوان و ڕێکن. ڤیکی خانمەکەم ڕۆنداز نامەکەی تۆی بۆ هێنام، زۆر دڵخۆش بووم، بە شێوەیەک یەکسەر فرمێسک لە چاوەکانم هاتە خوارەوە. زۆر دڵخۆش بووم چونکە تۆ من لەبیر بوو. بەڵێ من ئامادەم تاوەکو ببمە خزمەتکاری تۆ ئازیزەکەم. ڤیکی هەروەها منی زۆر دڵخۆشم و سەر لە نوێ لەگەڵ یەکتر ژیان دەبینە سەر. خانمەکەم ها لەبیرم چوو ئیمێلیم بۆ ئێوە هێناوە. خات و سالی ئازیزەکەم. زۆر سپاس ڤیکی. زۆر باشاوە بزانم تۆ شتەکانمان بۆ جێبەجێ دەکەی خاتومێنشن. بێگومان بەڕێز کریسفۆرد هەر ئێستا خانمەکان تکایە ئاگادار بن، هەمووتان وەرنە ئێرە. دەی با بچین. باش چی بووە؟ باشە هەر ئێستا هەواڵێکی چاوەڕوان نەکراوم پێ بۆ ئێوە. خات و سالی ئەم قوتابخانەیە جێناهێڵێ هەروەکو وا بیرتان دەکردەوە. بەڵگەشت بۆ ئەمە خات و سالی بڕیاریدا کە خوێندنی لەم قوتابخانەیە تەواو بکات، هەروەکو پێشتر لێرە دەیخوێند. زۆر حەز لێ بوو. بەڵام گوێ بگرێن، لەمە دووە خات و سالی لەگەڵ ئێوە ناژی، بەڵکو لە ماڵی بەڕێز کریسفۆرد ژیان دەباتە سەر و ڕۆژانە دێتە قوتابخانە و لەگەڵ ئێوە وانە دەخوێنێ. سالی پێکەوە دەخوێنین دووبارە. سالی زۆر نیگەرانی تۆ بووم، بەڵام ئێستا زۆر دڵخۆشم. زۆر سپاس ئارمینگار. زۆر سپاس ماری. سپاس بۆ هەمووتان. تکایە لاڤینێ با بڕێنە لای سالی. ئەگەر تۆ نای ئێمە دەڕۆین. سالی پیرۆزە ئێمە زۆر دڵخۆشین. سالی پیرۆزە سالی. زۆر سپاس لاڤینیا. دەتوانین ببینە هاوڕێ؟ بێگومان ئەگەر تۆ پێت خۆش بێت. زۆر باشە لاڤینیا. ڕاستێکەی هەر لەو کاتەی هاتمە ئەم قوتابخانەیە زۆرم پێخۆش بوو ببینە هاوڕێی یەکتری. بەڵێ لاڤینیا. زۆر خۆشە ئێستاش لەگەڵ خات و سالی ڕۆژی لەدایک بوون بەسەر دەبین ئەگەر حەز بکەن.
ئەی خۆی گیانەوە چییە؟ ئەم لە سوورانە چێ لە بەردان کردووە؟ خۆتمیشن ڕاستیەکە دیارەشی جوان لەلایەن دراوسێکەمانەوە بۆمان هاتووە. بە هەر حاڵ داوام لێکردن کێکەکە بێنە ئێرە. خوشکەکەم ئەمە دیاری خاتوسالیە بە بۆنەی جەژن. خۆشەویستەکەم سالی. زۆر سپاس دە سالی. زۆر سپاس. گەورم دیارەکە گەیشت. سالی بەڵێ مامەگیان یاریەکەی تۆ هەر ئێستا گەیشت. بڕۆ دەرەوە بۆەوەی بیبینی. ڕۆکی زۆر بیرمە کردی ڕۆکی گیان. سالی 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 ئەی خوای گیان بنەبار سالی سالی مامە چۆن بۆ نەبارد و ڕۆکیت گەڕاندەوە؟ دوای ئەوەی پیتەر پێی ڕاگەیاندین بەڕێز کارمایکل ئەرچی کێشا و هەموو شتەکانی بۆ هێنایەوە. زۆر سپاس بەڕێز کارمایکل. پیتەر زۆر سپاس. سپاسی هاوکاری دەکەم. خانمەکەم شەرمەزارم مەکە تکایە. پیتەر دەتوانی پیاسێکمان پێ بکەیت؟ زۆر باشە خانمەکەم. چ شتێک سەرنجی ڕاکێشایی؟ ژنێکی یەکێک و کولێرە دەفرۆشێت. جارێک پرسیم بۆ کولێرەی دامێ هەرگیز لەبیری ناکەم. دەمەوێت سپاسی بکەم. فەرموو ئەوە تۆی؟ خانمەکەم دەمناسیەوە؟ بەڵێ چۆن ناتناسمەوە. بەڵام تۆ ئێستا زۆر جوان بووی. منداڵێک هەیە لێرە کار دەکات دەمەوێت پێتی بناسێنم. سارا بەڵێەوە هاتم. ئەوە تۆی؟ باوەڕ ناکەم. لەو ڕۆژوە خانمەکەم بەخێوم دەکات ئێستاش لێرە کار دەکەم. من زۆر دڵخۆشم. خانمەکەم هەرگیز
تۆز و مێری ئەو ڕۆژە لەبیر ناکەم نازانم چەند سوپاست بکەم دووبارە زۆر سوپاس پێویست بە سوپاس ناکە لەبەر ئەوە تۆ یارمەتی ئەوتدا لە 5 کولێرە 4 کولێرەت بەویدا هەر لەبەر ئەمەش بوو دڵی زۆر نەرم کردم من دوو دڵم نازانم چەند چاکەکەت بدەمەوە ڕەچی ئەگەر بەم خانمە بڵێم لە باتی تۆ ئەم ئیشە بکە واتە وەکو تۆ کێکدا بەش بکاتە سەر مناڵە برسی و هەژارەکانی ئەم شارە تاوەکو لە برسیتی ڕزگاریان ببێ وەک تۆ داد بەسارە پێشتر بێگومان پارەی هەموو کێکەکە دەدەم بەم خانمە مامە تۆ پیاکی زۆر میرەبانی گەورم کەواتە هەموو ڕۆژێ کێک و کولێرەیەکی زۆر دەفرۆشین بێگومان تۆ ڕازی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کریسفۆرد دەگەڕێمەوە بۆ هیند تاوەکو سەردانی گۆڕی دایکم و باوکم بکەم هەروەها ئەو میراتەش وەرگرم کە باوکم بۆی بەجێ هێشتوم سالی پێم بڵێ پاش ئەوە چیۆ هین دەگەڕێوە لامان بەڵێ دێمەوە من دڵنیام جارێکی دی یەکتر دەبینینەوە ماری بەڵێ یەکتری دەبینینەوە و فێری فەڕەنسیشمان دەکەی لەو کاتەدا لاڤینیا سەفەری کردووە چی؟ چی ڕوویداوە لاڤینیا؟ سالی لاڤینیا دەگەڕێتەوە ئەمریکا بەداخەوە دێڵێم چی دیکە یەکتر نابینینەوە نەخێر وا تێناگەم ڕۆژێک دێ یەکدی دەبینینەوە لەوانەیە هاوڕێکم کاتێک تۆ دەبیتە خانمی ئەڵماس خات و سالی بەڵێ لەوانەیە ئەو کات منیش ببمە خانمی یەکەمی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پیتەر پورە لیزا خات و سالی کاتێ زانیم سەفەر دەکەی بۆ هیند ئەو دەرمانم بۆ تێنا زۆر سپاس پورە لیزا شجاعنا هر هودي كوشانا دولا سالي بروانة طالي شيرين بزانا